زارێ ڕێکخراوێکی ناحکومی قازانج نەویستە تایبەتە بە کاروباری هونەری و پشتگیری و پشتیوانی گەنجانە لە کایەکانی هونەردا و بڵاوکردنەوەی هۆشیاری لە ڕێگەی هونەر و دروستکردنی زنجیرە سپۆرت و بەڵگە فیلم و شۆرت فیلم. بۆ قسەکردن لەسەر دامەزراندن و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە میوانداری خات و ئیڤان فەیسەڵ سەرپەرشتیاری ڕێکخراوی زارێمان کاتووە. خات و ئیڤان بەخێربێت. زۆر سپاس کاگاکان. زۆر سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. خات و ئیڤان با سەرتا لەوە دەست پێ بکەین ناوی ڕێکخراوەکەتان زارەیە و ئەو بەرهەمەی ئەو کورتە فیلمەی کە دوێنێ نمایش کرا هەر بە هەمان ناونیشانەوە بوو. ئایا ئەمە پەیوەندی بۆ فیلمەوە هەیە کە لە وڵاتی ئەرمەنستان کە بە یەکەم فیلمی کوردیدا ئەرێت هیچ پەیوەندێک لە نێوان ئەو دوانە هەیە؟ ئەمە زۆر بە کورتی باسی ئەوە بکەم. هەمومان ئەزانین کە فیلمی زارێ یەکەم فیلمی مێژووی سینەمای کوردە کە لە ساڵی 1926 یەکێتی سۆڤێت لەسەر ئازایەتی و قارەمانەتی کورد فیلمەکەی بەرهەم هێناوە لە دەرهێنانی دەرهێنەرێکی ئەرمەنستان بە ناوی هامۆ بەگنازارۆف. لەبەرەوە بەشێکی زۆر لە کەسە هونەرەکانیشمان ئەتوانم بڵێم لەوانەیە معلوماتێکی وایان لەسەر ئەو فیلمە نەبوو بێ، بۆیە من ویستم جارێکی تر ئەو ناوە زیینوو بکەمەوە. لەبەرەوە بیرمان لەوە کردەوە کە ئێمە ڕێکخراوێکی هونەریدا بمەزرێنین با ناوەکەش ناوێکی هونەری بێ، لەبەر ئەوەش کە ئەو فیلمە یەکەم فیلمی مێژووی سینەمای کورد و پێم خۆش بوو ناوی ڕێکخراوەکەمان زارێ بێت و یەکەم بەرهەمی هونەری ڕێکخراوەکەشمان هەر بە ناوی زارێ. خات و ئیڤان ناوەڕۆکی کورتە فیلمەکە گەر بە کورتی پێمان بڵێیت زیاتر فۆکەسی لەسەر چی بوو؟ ناوەڕۆکی فیلمەکە باس لە پرسی مادەی هۆشبەرەکە و ڕێکخراوەکەی ئێمە ئامانجێتی کە بتوانین لە ڕێگەی کار و بەرهەم و پرۆژە و چالاکی هونەرەکانەوە پامی هۆشیاری بگەێنین بە تاکی کۆمەڵگە و بیرمانەوە کردەوە لە ئێستادا بۆ ئەم کاتە چ پرسێک زۆر هەستیارە تاوەکو ئێمە وەکو زارێ بتوانین ئیشی لەسەر بکەین. لەبەرەوە لەگەڵ ستاف لە پاش چەندین کۆبوونەوە و گفتوگۆکردن و ڕایشکردن بە چەندین کەسی پسپۆر لە مەجای کاری ڕێکخراوەکان و ئەو پرسەدا بیرمان لەوە کردەوە کە پرسی مادەی هۆشبەر یەکێکە لە پرسە هەرە هەستیار و مەترسیدارەکان وەتوانم بڵێم بۆ ڕابرد و ئێستا و داهاتوش پرسێکی مەترسیدارە بۆ سەرژیانی مرۆڤایەتی، بۆیە ئێمە ویسمان جەخت بکەینەوە و تیشک بخەینە سەر ئەو گرفتانەی کە لە کۆمەڵگە و ناوخێزانە توش ئەبن بەهۆی ئاڵوودەبوون بە مادەی هۆشبەر و بۆیە بیرمان لەوە کردەوە جارێکی تر ئەو فیلمە دروست بکەین و فیلمەکەمان دروست کرد و بەرهەم هات و یەکەم نمایشی خەرمان بەرەکات بە هیوای بەرهەمی زیاتریش. خات و ئیڤانە پرسم پێرێک نمایشێکی تایبەت بۆ ئەم کارە هونەریە کرا هەڵبەت بەڕێستان ئاماژتان پێدا کە باز لە مادە هۆشبەرەکان و مەترسی مادە هۆشبەرەکان و هۆشیاری تاچی کۆمەڵگا. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە بەرنیازن لە داهاتوودا لە زانک و پەیمانگاکان چ لە سلێمانی بێ یاخود لە شارەکانی تر بێت نمایشی بکەن؟
فیلمی زارێ وەک ئاگادارن دوو ڕۆژ پێشتر یەکەم نمایشی تایبەتی بۆکرا بەڵام ئێمە بەڵێ بەڵام ئێمە لە پلانمان هەیە کەمپینێکی بۆ بکەین بۆ تەواوی قەزا و ناحیەکانی کوردستان چونکە هەر ئامانجی زارێ بەو شێوەیە کە ئێمە بەتەنها لە ناو سلەیمانیا کار نەکەین چونکە هەندێک پرس هەیە کە پێویستە بچێتە هەموو قەزاکان و هەموو گەنج و هەموو ئەو تاکانی کە پێویستە هۆشیار بکرێنەوە ئەم بەرهەمە هونەریانەی ئێمە ببینن لە بەرەو ئێمە کەمپینی نمایشی فیلمەکەمان بەردەوامە بێ لە قەزا و ناحیەکان کە تاو بوو جارێکی ترهێنینەوە پارێزگاکان و نمایشەکە بەردەوامە بێت. بەڵێ کەواتە ئیڤا خانجگە لەوەی لەو کەمپینی کە باست کرد کە لە شار و ناوچە جیاوازەکانی هەرێم لە داهاتوان نمایشەکەن وەکو چالاکیەکانی ڕێکخراوی زارێ بەنیازن لە شار و ناوچەکانی تریارێمی کوردستانیش بنکەتان هەبێ یاخود نوێنەرایەتیان هەبێت ئەگەر ئێستاژنا لە داهاتووشی نزیکە؟ بێگومان باسی ئەوەکەمەوە جارێکی تر کە زارێ لە بەرەوەی تازە لەدایک بووە هەمیشە ئەو قسەیە ئەەکەمەوە کە ناتوانم بە شێوەیەکی زۆر چڕوپڕ باسی کار و بەرهەم و چالاکیەکانمان بکەم یەکەم بەرهەممانە بەڵام ئێمە هەر لە ئێستا کۆمەڵێک خۆبەخشی زۆر باشمان لەگەڵایە کەسانی هوەری زۆر پاڵپشتمانن لە بەشێک لە قەزاکان لە ئێستاوە هاوکاری و پاڵپشتی خۆیان بۆ زارێ دەربڕیوە بەڵام لە ئێستادا لقمان تەنها لە سلەیمانی هەیە بەڵام خۆمان بە شێوەیەکی زۆر مەیدانی کارەکەین و پلانەکەشمان هەر بەو شێوەیە و ئامانجی ڕێکخراوەکەمان بەو جۆرەیە کە ئێمە گەنجانی قەزاکانی کوردستان و ناحیەکان کۆ ئەەکەینەوە و هەر ئەوانیش بەشداری پێەکەینەوە لە کار و چالاکی و پرۆژە هونەرەکانی داهاتوومانە. باشە ئیڤان خان باسی گەنجانت کرد بە چ میکانیزمێک بە چ شێوەیەک هاوکاری گەنجانەکەن ئەگە پرۆژەیەکی هونەریان هەبێت بۆ نمونە پێشانگای شێوەکاریە کورتە فیلمێکە فیلمێکی دۆکۆمنتاریە میکانیزمی هاوکاریکردنی گەنجانی داهێنەر چۆنە لە لای ڕێکخراوەکەتان؟ دەستگیرۆیکردنی گەنجانە بۆ نمونە من لە ساڵی داهاتوو ئەمەوێت بەڵگە فیلمێک دروست بکەم یاخود کورتە فیلمێکی تر وەکو زارێ بەرهەم بهێنم ئیعلانێکی بۆکەم لەسەر پرسی بە نمونە مادەی هۆشبەر و 8 مارس یەتە پێشەوە لەسەر ئەمانە کێ چ گەنجێک چکە ئێمە خۆتان ئەزانن مەجموعەیە خەڵکی زۆر باشمان هەیە کە ساڵانە خەریجی بەشی سینەمان ئەم ئیعلانەکەین تاوەکو بتوانن سیناریۆکانیان بنێرن دواتر لە ڕێگەی لیژنەیەکی هەڵسەنگاندنەوە هەڵسەنگاندن بۆ سیناریۆکانەکرێ باشترینیان هەڵ ئەبژێردرێ و کاری لەسەرەکەین دواتر ئێمە پلانێکی ترمان هەیە کە بتوانین لە داهاتووە ئەو سیناریانی کە کۆیان ئەەکەینەوە ئەیکەین بە بەرهەم و فیلمان لیژنەی تایبەتمەند و سەری سیناریۆکانەکە ئیڤان بەڵێ بێگومان ئەبێ سەر ئاستێک بێ عنی لیژنەیەکی باڵا هەڵسەنگاندن بۆ ئەو سیناریۆیانە بکرێت و باشترینەکان هەڵبژێرن تاوەکو ئێمە بتوانین پشتیوانیان بکەین و بە هیوام لە داهاتووە بتوانین لەگەڵ بەشێک لە تەلەڤیزیۆنەکانە ئەو ڕێککەوتنە بکەین بۆ پاڵ پشتیکردنی گەنجەکانمان کاتێک کە ئێمە سەپۆرتیانەکەین بۆ بەرهەمهێنانی کورتە فیلمێکیان یان بەڵگە فیلمێکیان یا ڤیدیۆ سپۆتێک ئەو ئیشانەی کە ئێمە بەرهەمێنین بۆ پاڵپشتی گەنجەکان ئەو لینکە دروست ببێ لەگەڵ تەلەڤیزیۆنەکانە بتوانین پیان بفرۆشینەوە بۆی داهاتێک بۆ گەنجەکان سەپۆرتێ بێ بۆ کارەکانی داهاتووتان. خاتو ئیڤان من دوا پرسیارە داڕاستەکە من پرسیاریکەم هەبوو بەڵام کاتمان نەماوە دوا پرسیار داڕاستاکەم ئەگە بە کوتیۆڵان بیتەوە باسی بواری فیلم سازیت کرد کە چەند پرۆژێکتان بەنیازن لە داهاتوودا ئەی لە بوارەکانی تر شێوەکاری میوزیک بەنیازن شانۆ لە داهاتوودا یاخود هێشتا زۆر جارێ بەڕێزدا ئاماژە پیاجار ڕێکخراوەکەتان تازەیە؟ بەڵێ ئەم هەنگاوانە ئێمە کاری لەسەر ئەەکەین بەڵام بە شێوەی پلان ئێمە هەدەفمانە لە ڕێگەی وێناوە بتوانین تاکی کۆمەڵگەوە شار بکەینەوە چونکە گەر ببینین زۆر کۆڕ و سمینار و پانێڵەکرێت لە ڕۆژە جیهانیەکان یا بۆ هەر پرسێکی تایبەت لە کۆمەڵگە هەیە بەڵام هەریەکەمان بیر لەواکەینەوە ئەو مۆبایلە یاخوتە ئایپادێک کە بەدەستمانەوەیە ڤیددیوەیەکی 30 سانیە بینین کاریگەریەکەی زۆر زیاتر بەجێ ئەمێنێ بەسەرمانەوە و لە بیر و هۆشمانە ئەمێنێتەوە جارێ لەبەرەوە تەنها بیرمان کردوتەوە لەوەی لە ڕێگەی کورتە فیلم و بەڵگە فیلم و ڤیددیۆ سپۆتەوە بتوانین پەیامەکانمان بگەێنین و تاگۆشیار بکەینەوە. ئێمەش بە هیواین خاتو ئیڤان فەیساڵ سەرپەرشتیاری ڕێکخراوی زارێ سوپاس کاتی خۆت ئێمە بەخشی سپاس بۆم دەرفەتە و دەستان خۆش بێت.